بسم الله الرحمن الرحیم. من نام آدم محمد فتاحە، دانیشتووی شاری هەڵەبجەی شەهیدم. کاریارم تاو کردووە ساڵی 2012. ئێستا خاوەنی کۆمپانیای کرافت ئەلەمنیۆمم بۆ کاری دیزاینی ئەلەمنیۆم و بینا. من حفظی پێشترم تقریبا لە 5 دقا لەوە چە نەگەشتایەتە دیێڕێکەوە، بەڵام ئێستا بە بۆنەی ئەو تەکنیک و سیستەمانێکەوە بە ئێمە وتراوە هەرچەند سەرەڕای کەمی ئەو تەمرینانێکەوە بەندە کردوێتی، هەستەکەم گۆڕانکارێکی باش لە مندا ڕوویداوە. بە تایبەتی ئێستا حفظی 5 دقەییم بۆ قورئان تقریبا نزیکی دەوری 3 دیار بۆ 4 دیار ڕەبێت جاری وایە کە وەڵڵاهو ئەعلەم زیاد و کەمەکە بەپێی سوورەتەکان. وەلا ئیشوکاری ڕۆژانەی خۆشمان، یعنی چونکە من زیاتر پێوەستم بە ڕقەمەوە، سیستەمی سەرەکی هەستەکەم گۆڕانکاریی زۆر باشی کردو لە منە، چونکە کۆمەڵە ڕقم هەبوو ئێمە لەبەرمانەکە جاریوا بوو یا ئەبا بمان نووسایە گومانمان لێ هەبوو دوایەکە، بەڵام ئێستا بە بۆنەی سیستەمی سەرەکی و ئەلحەمدوللا ئەو گومانیشمان نەماوە. ئامانج و هەدەفی من لە بەشداریکردن لە چالاکردنەوەی مێشک و یادگە لە ئاواد ئەکادیمی چەند ئامانجێکم هەبوو. بتوێنێتێ هەموو کەسی ئامانجێکی هەیە. ئەگەر تەلەبەی 6 بێ بۆ نمونە، تەلەبەی 12 ئامادەیی بێ، هەدەفی بەدەستهێنانی نمرەیەکی باشە. بەڵام من بە بۆنەی ئەوەی کەوا خاوەن کۆمپانیام هەدەف و ئامانجی من یەکەم بەدەستهێنانی زانیاریە، چونکە هەر کەسێک ئەگەر خاوەنی یادگەیەکی باش نەبێ، قەناعەتم وایە زانیاریش بە ئاسانی ناچەسپێ. دووەمینەن حفظی قورئانە، سێمینەن زمانەکەوە ئەساسترین شت بوو بۆ من، لەبەرەوەی من خاوەن کۆمپانیام و ڕەبتم هەیە لەگەڵ کۆنتاکتم هەیە لەگەڵ وڵاتانی ترا، بۆ من لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانە، بۆیە ئەو دوو زمانە بۆ من ئەساس بوو. تەنانەت من مانگی 11 بەشدار بووم لە پێشەنگایەکی نێودەوڵەتی لە تورکیا، بە بۆنەی ئەوەی کەوا زمانەکەم نەئەزانی و شارەزانە بووم لە زمانەکە، یعنی ئیشکالاتی زۆرم بۆ دروست بوو. کەس هەبوو لەگەڵ منە بۆ نمونە زمانی ئەزانی ئیسفادەیەک و سوودێکی زۆر باشی وەرگرت، بەڵام بە بۆنەی ئەوەی کە من نەمەزانی زمانەکە ئەو سوود و ئیسفادەم پێ نەگەی، هەرچەند ئەلحەمدوللا کە بەشدار بووم لێ بەشی خۆی هەر ئیسفادەی هەبووە، چاو ڕۆشنیەک بوو بۆ مەرحەلەکانی داهاتووتر. بۆیە ئامانجی من بەدەستهێنانی ئەو زانیاریانەیەوە، حفظی قورئانەوە، زمانە و نیەتیشم هێناوە ئینشاءڵڵا لە دوای ئەم دەوراتە بەڕێنمونی مامۆستا بەڕێزەکان بتوانین بەشداری چەند دەوراتێکی تر بکەین کە خوازایان باتۆ لە ئاواد ئەکادیمی داشکاندنی لەسەر کراوە کاراسانیەکە بۆ هاوڵاتی. بۆیە نیەتم هێناوە ئینشاءڵڵا بەشدار ببن لە چەند کۆرسێکی ترا، بە تایبەتی NLP، زمان، ئەو تەکنیکانەی کەوا دائەنرێ بۆ حفظ. وەڵڵاهو ئەعلەم من بێجگە دەستخۆشی و بێجگە دوعای خێر بۆ بەڕێزانێکەوە لەگەڵ ئێمەمان و بوون، هیچی ترم نییە. خوای گەورە پاداشتی خێریان باتەوە، خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتتان کە. اللهم آمین ئەجمعین ئینشاءالله.